بینەران بەشی دووەمی دیدارەکەمان لەگەڵ کاک دکتۆر باسە لە بۆ ئایندە پرسی کۆنگرینەتەوەی وە بەش هەرێمی کوردستان و یاسایەکانی پەیوەست بەستنەوەی هەرێمی کوردستان بە ئاستیعانە دین و خزمەتی وە بزانین مەترسیەکانی هەرێمی کوردستان ئەو هەنگاوانەی نرا ڕووداوەکان ئێمەیان ئاراستە کرد یان ئێمە توانای وەک هەرێم ئاراستەکردنی شتێک لە ڕووداوەکانمان دەبێت. کاک دکتۆر سوپاس. بەشی یەکەمان هاتینە لە بەشی یەکەم هاتینە سەر هەرێمی کوردستان و پەیوەند بە عێراقەوە. لە 2003ەوە هەرێمی کوردستان ئەزموونێک بوو. ئێمە توانیمان بیپارێزین تێکەڵبوونەوە باش بوو لە ساڵحمان بوو، یانی چیمان بەدەستێنا چیمان لەدەستدا. ئەزموونی حکومڕانی جەنابەت تا 91 تا 2003 وە پەیوەست بە بڕیاری 688 خۆنەقی دواتر ئێمە عێراق ئازاد کرد چاوەڕێی زیاترمان دەکرد، دەرفەتی زیاترمان دەکرد. خۆ ئەو دوو ئەزموونە چۆن هەڵدەسەنگێنی جەنابتان؟ بێگومان ئەزموونی 91 و دەوروبەری 91 خۆتانزان لە 88ەوە دەستی بە 87 کە بە چڕی کیمیابارانی 200 جێی کوردستانیان کرد، هەر لە 87ەوە لە شێخۆسانان دەستی پێ کرد. بەستەمان هەڵە بجە دەرکەوت چونکە میدیا چوون ئێران مەجای کردەوە بۆ مەسلحەتی خۆشی بوو تەمان کە درندەیەتی و تاوانەکانی سەدام دەرخە بۆ ئەوێ. لە پاشە طبیعی کۆمەلگای نێودەوڵەتی هەمووی بێدەنگ بوون لەو هەموو تاوانی بەرامبەر کوردکرا کە جێنۆساید بوو. ئەمریکاش قیادەی ئەو بێدەنگیە کرد و ئەمریکا لەگەڵ سەدام بوو نەک بێدەنگ بوو چونکە من ئەو وەختە 88 چوومە ئەمریکا نوێنەری بەرەی کوردستانی بۆ مەبەستمەوە بوو بەس دەنگی ئەو قوربانیانە بگەن مابێ یەک کەس منی نەدی، یەک کەس لە هیچ مەسئولیەتێکی ناو حکومەت وتیان ئێمە لەگەڵ سەدامی نامەنێ عێراق بە عەلەنی بە منیان وت، یعنی ئەوە بوو سیاسەتیان بەداخەوە تەمان. لە پاشە ئەوە بوو سەدام چووە کوێت کە چووە کوێت تۆزێ وەزعەکە گۆڕات، زەخر لەسەر کورد کەم بووەوە و منتقەی جنوب هەموو هێزی عێراق بەرەو خوار و عێراق ڕۆی. لەبەرەوە بەو شێوەیە وەزعەکە هەم بوو. لە پاشە ئەو بوو ئەم مەوزوعە کێشایی بۆ شەڕی کوێت دروست بوو. پاش شەڕی کوێت ڕاپەڕین دروست بوو، خەڵق هەمووی تەسەووریەکردن بەو ڕاپەڕینە سەدامە ڕوخێ ئامادە بوون، بەڵام دیار بوو ئەمریکا سەدامی هێشتەوە چونکە ترسان لەوەی حکومێکی شیعە بێ سەر بە ئێران بێ ئەوان و سعودیە و لایەنەکان لە پڕ بریاریاندا کە سەدام بمێنێتەوە کە مایەوە هاتەوە شارەکانی کوردستانیش لە جنوب زۆر بە توندی لە ڕاپەڕینەکەیانیدا ئەمریکا مەجالیدا، لە شارەکانی کوردستانیش هاتەوە ڕژێم خەڵق ترسا لەوەی دیسان کیمیایی بک هەموو عالم بە ملیۆن بەرەو سنوورەکان ڕۆیشتن وەکو دیتان. پاشەوە ئەو وەزعە ناخۆشەی ئەوە و ئەمریکا کە پشتی لە ئێمە کرد پاشی بە ناچاری هاتەوە و وتی ئەمە تەنها مرۆڤیە هیچیکە نییە، وای کرد کە بەغا داوای کرد گفتوگۆ لەگەڵ بەرەی کوردستانی بکە قوڵیان کرد گفتوگۆ کرا 5 مانگ. من خۆشم لە ئاخر جەولەی گفتوگۆ لەگەڵ بووم 6 هەفتە لە بەغا بووین، بەڵام ئەنجامی نەبوو چونکە ئامادە نەبوون لایەنی هەرە کەمی داواکانی ئێمە پەسەند بکەن و بە ئێمەیانەوە بە ئاشکرا ئایان و ئێوە بێ مساعدەمان بکەن، زۆر کەم داوا بکەن بۆ چونکە 2 حربمان ئێمە توش بۆ خۆشیان حربەکەیان دروستکردبوو و ئێمە وەزعمان بەو شکڵە بێ ئێوە مڕاعاتی ئێمە بکەن. عەقڵەکانەوە بوو. لە پاشەوە بوو کشانەوە لە منتیقەکە و ئیداری منتیقە کرا و هەڵبژاردنمان کرد و حکوومەت و پەرلەمان هات 50-50 دروست بوو. ئەو وەزعانە بەو شێوەیە بوو، ینی لەو کاتە لەو وەختا تەمان. بەڵام ئەوە هەمووی ئەو واقعی نەگۆڕی کە خەڵق ئێمە وەکو میلەتێ لەسەر ئەجندەی دانەناوە کە مافی چارنووسمان هەیە دیسان بە بەشێ لە عێراق حسابکرای لەبەرەوە کە حربەکەی 2003 بوو. ئەمریکا زۆر بە سەریحی لە سەرەتای حربەکە هێشتا دروست نەبوو بوو زۆر چاکبیرم بێتەوە تورکیا دەیویست لەگەڵ ئەمریکا بێ بۆ شەڕەکە لەگەڵ سەدام، بەڵام ئەیوەی منەچم یەم لە شمالی عێراق بم ئەوانەیان و شمالی عێراق ینی لە کوردستانە بێ
بۆ منعی دروستکردنی قەوارەی کوردی بە ئاشکرا 40,000 لەشکری تورکیا لەگەڵ 60,000 ئەمریکی لەوێوە دێن هجوومەکەن ئاسانتر بوو ویان لە بەسەوە بێن بەڵامی تر ئێمەش درش بووین کورد هەمووی بەرەی کوردستانی هەمووی درش بوو وتیان بێن شەڕیانەکەین و بەڵامی تر ئەمریکا موسر بوو کە بێن ئەمریکا لەگەڵ تورک بوو بەدەواوی پەرلەمانی تورکیا ئێمەی ڕزگار کرد بریاریدا کە هێزی ئەمریکی نێنە ناو تورکیا لەوەی تێمە ڕزگارمان بوو لەو چێژینا ئەگەر پەرلەمانی تورکیا نەبووە بەڕاستی کە ئەو بریاریاندا ئێمە ئەکەوتوینە ژێر زەختێکی توندی ئەمریکا کە دەبێت تورک بێت لەوێەوە لەو کاتا تەبعاً کە سەدام ڕووخا و شەڕ دروست بووانە ئەمریکا سیاسەتی زۆر ڕوو بوو عینی سیاسەتی ئەوەی کە پێم وتی لە 66 گوێم لێ بوو لەوەی گوێم لێ بووە بەرداو هیچ نەگۆڕا بوو دەیان و ئێمە بەشێکن لە عێراق وەرم بۆ بەغالەوە حکوومەت لەگەڵ معارەزە دروستکەن و لەگەڵ ئێمە دروستکەن وانە و ئامادە نین بە هیچ شێوەیەک ئێوەش فکری ئینفیسالی شتان هەبێ ئەوە عەقڵەکەیان بوو تەواو عەلا کولین سیاسەتەکەیانەوە بوو بەهەرحاڵ لەبەرەوە بەو شێوەیە مایەوە وەزعەکە بۆیە مەسەن زۆر کەس وا تەسەورەکە سەرکردایەتی کورد ڕاست نەبووە درێغی هەبووە نەیویستووە یاخود تەقسیری زۆر بووە چۆن داوای دەوڵەتی نەکردووە چۆن داوای شتێک نەکردووە نەتوانراوە ئەمریکا ئەو وەختە ئەمریکا مسەیتر بوو ئەو وەزعی عێراقی ئیدارا کرد ئەمریکا ئەوە ڕێی بوو یان تۆ خۆ ناتوانین بەرەنگاری بۆسیتەوە ئەمە واقعەکەیە لەبەرەوە بەو لەو وەختە بەو شێوەی بمە خۆمان لە بەغا بووین ئەومان هەموو دیوەیە موافقەیەک کرا بۆ مەسەلەی کەرکووک سەبەن مامزەلات شتێک هاتە گۆڕەوانە ئەو گفتوگۆیە وەردەکارێکی چ بوون ویستی قەنەعات بێ کەرکووک ئەوە من لەوێ بووم تەوە لە مەجلس حوکم بوو ئێمەش لەوێ بووین لە کۆبوونەوە مامجال باسی خەریتە ژێنا بۆ ئیسپاتی کۆن خەریتەی کۆن چوە خەرایەتی کۆن هەمووی کەرکووک بەشێکە لە کوردستان خۆ معلوماوە بەڵام ئەوە هیچی نەگۆڕی ینی سیاسەتی نەگۆڕی چونکە خودی ئەمریکیەکان ڕێیان وا بوو بابە ئەو شتانە کۆنن ئەو شتانە بۆ ئیساراکەن ئێوە لە عێراقن و بەشێکن لە عێراق و لەگەڵ عێراقە بێ ڕێ بکەون و بەیەکەوە دەستور دروستکەن و ئەوەی کۆن بووە هەتا میسالی ئەوەیان بۆ ئێمە هێنایەوە وتیان وەختی خۆی ئەندەلوس کە ئیسپانیا عایدی عەرەب بووە ئێستا کوا لە جۆیە میسالی ئەوەیان بۆ ئێمە هێنایەوە لەبەرەوە بەڕێی من مرافعەکە زۆر باش بوو بۆ شەرحی شتەکە بەشتی نەگۆڕی ئەو مرافعەیە مەسەلەی دوایی ئاتنەگۆڕی هەندێک مەسەلەی شەخسی بە تەنەتی نێوان مالکی و سەرۆکێرێ کاکمەسعود بەرزانی خواردنیشی شەخسی بوون یان کێشەی کەڵەکەبووی پێشوو بوو وڵا ئەوانەی کە ڕوویدا بەڕاستی کێشەی کەڵەکەبووی پێشوو بوو چونکە مالکی و ئەو لایەنەکانی سونە و شیعەکان بە تایبەتی کە حوکمیان بەدەست بوو بڕوایان بە فێدرالی نەبوو و هەرێمی کوردستانیان قبوڵ وەکو ئەمریکی واقعش کە هاتنە سەر حوکم یعنی کە سەدام ڕووخا هەرێم هەبوو ئەوە نییە بڵێ تازە دروست بوو بڕواشیان بەنەبوو تۆ قەت گوێ لێ بووە عەرەبێک بڵێ عێراقی فێدرالی قەت من گوێم لێ نەبووە بەس کورد ئەڵێ عێراق فێدرالی لەبەرەوە هەر لە بناغا جیاوازی ڕێی ئەوە بوو ئەوان تەسەوریان نەکرد کە فێدرالی بەلای ئەوانە وەکو ئیدارەی ذاتی و شتیوا بوو لا مەرکەزی حتا سیاسیش نا لا مەرکەزی ئیداری دەیانویست دەسەڵاتی هەرێم کەم بێ ئەوانی خۆیان توانیان بەڵام ئەوە بوو بە پێی قانون ئیدارەی دەوڵەت دەسەڵات و شت هەبوو لە پاشە لە دەستوریش ئەوشتان چەسپان ئەوان پێیان ناخۆش بەرەوە کە حوکم کەوتە دەستیان بە تایبەتی مالیکی ئەوان چەند بیان توانێ هەوڵیان نەدا ئەو شتانە کەم بکەنەوە کوردیش چەند بیتوانە ئەویست وەزعی و دەسەڵاتیەوە زیاتر بێ لەبەرەوە ململانێکە دروست بوو کۆبەوە تا ئەوە شتی شخصیشی تیا بوو ینی وای لێ هات مەسەن تۆ مەسئولی شتێکی منیش مەسئولی شتێکم کە ئەو شتانە هەمووی بوو شتی شخصی شتێکە بێ تێی کەوت شتی شخصیش بەڵام لە بناغا زۆر جیاوازی بۆ چوونەکە بوو ئەو ئەیویست تۆ کەمترین دەسەڵات دەبێت تۆ ئەویست زیاترین دەسەڵاتە دەبێت ئەو بڕوای بە فیدرالی نییە تۆ بڕوا بە زۆر شت جیاوازی بناغەی ناکۆچیەکانەوە بۆ لەگەڵ ئەوان کرا
لەگەڵ حەیدەر عیبادی کرا ئێستا هەیە پێش ئێستا هەیە هاتنی داعش لە دوای لەو بارودۆخە هاتنی داعش چی بەنسبەت کوردەوە گۆڕی ئێمە هەڵسوکەوتمان دروست بوو لەگەڵ ئەو بارودۆخە و ماوەی ئەو خۆناغە چۆن هەڵدەسەنگێنی یعنی بەو ناوەی کەرکووک شەڕی ئێمە لەسەر کەرکووکە کەرکووکیش هاتەوە هەرێمی کوردستان چی نادروست کرا لەو ماوەیە لەو بەینا بەڕێی من هاتنی داعش تەسەور ئەکرا لایەن کوردەوە ئەو کاتە مەسئولەکان یانی کە داعش هاتووە دژی حکومی شیعەیە و دەوێت حکومی شیعەکە بڕوخێنێ ما معنا هجومی کورد ناکە تەسەوریکی وا بوو لە بیدایەتە بەڵام دیتان کە بەرەو بەغاچ و دی ناتوانێت زیاتر بڕوا لەبەر ئەمریکا و لەبەرمانە گەڕایەوە بەسەر ئێمە ئیتر تەڵان کوردیش کەوتە دیفاعکردن لە خۆی دیفاعی قارەمانانی کرد پێشمەرگە شەڕێکی سەختیان توش بوو کردیان ناوچەکانیان لە داعش سندەوە بوونە ئەفسانەیەک لە دەرەوە هەموو عالم باسی شەڕی پێشمەرگەوانەیە کرد ئیتر بەو شێوەیە ڕۆیشت یعنی تقریبا شەهید و بریندارمان زۆر بوو بەڵام ئەنجامەکەی خراپ نەبوو ناوچەکەت گەورەتر بوو توانی لە کەرکووک لە شوێنی کە پێشمەگە بچەسبێن بەڵام ئیتر ئەوە لایەن حکومی بەغاوە و لایەن ئەمریکیەکانیش قوڵ نەکرا نەتیجە ئەو بوو نەتیجەی کێشای بکشێ و ناکشێمەوانە تا گەیشتە ڕێفراندەم کە ڕێفراندەم بوو دیدەوان وڵۆپی سەوز لە ئەمریکاوە هەڵکرا هێرشیان بەڵێ من مەلەفی ڕێفراندەم وەختی خۆشی لە میدیاکانی ژوتومە ئێمە ڕێفراندەممان لەسەر هەولێر و دهۆک و سلێمانی کردووە دووجار 2004 بە ئیمزا کردمان واژۆوە بوو لیژنەیەکە بوو لیژنەی ڕێفراندەمیان پێ بوو خوارێ خۆش و شەرک و بێکەس لێپرسراوی بوو 1,750,000 واژۆمان کۆ کردەوە بە لۆریەکی گەورەی هێنان بۆ بەغا ئێمە مەجلیس حوکم بووین بەس ئەمریکا ڕێیوا بوو کە تۆ بەشەی عێراق و لەگە عێراقی وتی با بەبی خەن سەرڕەفە وەختی نییە متەمەر سەعودیە گیراوە تۆ باسی کراوان و وازمان لەوە ینی نەمانتوانی بەردەوام بین لە 2005 لە تەنیشت ئەو سنووخانەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرابوو سنووق دانرابوون ڕێی خۆت بدا ئایا دەبێت تۆ کوردستان سەربەخۆ بێ یا بەشێ بێ سەینەوە 8.6 وتی ئەمانەوێ سەربەخۆ بێ ئەوە دووجار من ڕێیم وا بوو کە ڕێفراندەم کراوتم مادەم دووجار ئەومان کردووە خەڵقی هەولێر و سلێمانی دهۆک شک نییە لەوەی هەموو لەگەڵن پێویست ناکات لەوێ ئێمە بیکەین و کێشە بۆ خۆمان دروستکەین باشتر لە سوور بین لەسەر ڕێفراندەم لە مەناطقی دەرەوەی هەرێمی کوردستان کە ئەوە دەستوریە ناتوانن زۆری خەمان بگرەوەنا ئێتە ئەو بوو جیاوازی ڕێی هەبوو تەبعاً لەو ڕۆ من قەناعەتی خۆم دەسترسام لە ڕێفراندەم و ئەنجامەکەی وەلەو لەسەر فێسبووکی خۆم لۆگۆکەیم دانابوو کە بوو بە دەنگدان چوین دەنگماندا معلومە ئەوە بەڵام من ترسم هەبوو لەوەی کە ئەنجامی خراپە بێ ئێران و تورکیا و عێراق لە کەمینان خواخوایانی بیکەین بۆی پەلەمارمان بدەن حکوومەتی بەغدا حەزیە کرد بیکەین بۆی بیانوی بەبێ بۆی بێتەوە ناوچەکان بگرێ ئەمریکا تەیدی نەکرد کە کرا گڵۆپی سۆزی بۆوان هەڵکرد سەفیری ئەمریکی ڕێی وا بوو حکوومەتی عیبادی تا قوشتەپە بێ سنوورەکە هێشتا ئەوان تۆزێهینتر بوون ئەمریکیەکان لەبەرەوە من ڕێیم وا بوو ئەوە ڕێی من بوو بە ئاشکراژ وتم بە لێپرساوەکانیشم وت ئەزا ئەمزانی کێشەمان زۆر تووشە بێ بەڵام ڕێیەکی تریشە بوو طبعاً لەوانی زۆر کە تەیدی ڕێفراندۆم کراوتیان ئێستا زۆر کەس بێ ماڵێ مەیکەن بەڵام کە کردمانە بێ بە ئەمریکی واقع قوبوڵەکەن بەڵام نەکرا ئەوە واقع نەهات کەس قوبوڵی نەکرد خوێندنەوەیکی سەرپێی بوو تۆزێ زۆر بە وردی لێکۆڵینەوەی تیان نەکرا بوو ئەگەر لێکۆڵینەی وردیان بکردایە ممکن بوو بریایتر ئەو گۆڕانکاریانە خێرانی عادل عەبدولمەهدی بە دۆستی کوردانندا ئەو ئەزموونەی دوورت هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی لە شێستەکانەوە بۆ ئەو کاتانی ئاخیزە دانیشتن بێ هەم گۆڕانکاریەکانی ئەو خێرانە چۆن هەڵدەسەنگێنێ مەهدی وە بۆ دوای ئێستا کازمی و ئێمە بە عەتف لەگەڵ ئەوانە هەڵسوکەوت دەکەینیان ئەوە گۆڕانکاریەک لە هەڵسوکەوتی ئەوانە ڕوویدا بۆ ئێستا ئەوانە مشکلە چییە؟ طبعاً عادل عەبدولمەهدی هات
هذا عبد المهدي كورد ناسية لكردستان ژیاوە علاقی لەگەڵ هەموو سەرکردەکان هەیە زۆر چاکەزانی کێشەی کورد چییە و چی پێویستە بکرێ ئەوانە و عینیشت کازمیش زۆر جا هاتۆتە کوردستانی چێ و لەوانەی کە ماڵ بە ماڵە گەڕا ژمارەی ئەوانی کە ئەمفال کراون کۆیە کردەوە چکە وەختی خۆی دراستێکیان هەبوو ئەو کەنعان مەکیەوان بۆ ئەوەی بۆ بیدەنەوە بە ئەمریکیەکان تەبەن زۆر شارەزان لە قەزەی کوردی بەڵام مشکلەکە لێرا چییە مەسەلە شەخص نییە عادل عەبدولمەهدی هاتووە نە حیزبی هەیە نە جەماعەتی هەیە ئەمیش عینیشت کازمی مع کوردلەکان تەیدیان کردوون یعنی بریار لای کورد لە شیعەکانە و هەندێک سونەش کە لەگەڵیانن ئەگەر ئەوان موافق نەبن و ئێرانیش لە پشتیانە عادل ناتوانێ هەموو شتێکە و نەشیتوانی و کازمیش ناتوانێ و نەشیتوانیوە لەبەرەوەی کێشە ئەوەیە بەعزێ جار سەرکردایەتی کورد هەڵەی کردووە ئەوانەی کە چوون گفت و گۆشتیان کردووە مەسەن چووە لەگە عادل عەبدولمەهدی ڕێکەوتووە ئیمزای کردووە بەڵام پاشی کوردلەکان ڕازی نەبوون جێبەجێ نەکراوە مەسەلەن ئێستا چووە لەگەڵ کازمی ئیمزای کردووە کە تا سەری ساڵ و تا بیزانی 2021 320 ملیارەکە بێ بەڵام ئەوە لە پەرلەمان تێشیان داوە چکە کوردلەکان ئەساسن لەبەرەوە جاری وایە بۆ تۆ چووی گفتوگۆ لەگەڵی شێکردو ڕێکەوتی بەڵام واقعەکەت نەناسیەوە باشی نەچووی لەگەڵ ئەوانە ڕێبکەوی کە شتی بەدەسە چکە ئیمڕۆ لە عێراقا زۆر ئاشکرایە ئەو حکومەی کاکە حکمی شیعەکانە هەشتی شعبی دەوری سەرکی هەیە سیستانی دەوری خۆی هەیەتیایە ئێرانیش لە پشتیانە تۆ ئەگە بتەوێ شتێ بکەی لەگەڵ ئەم حکومە و پێویست بێ بیکەی دەبێ بچێ ئێران لە ئێرانەوە خەریکی بەغابی ئێرانەکە لەبیر نەچێ لە نەجەبە بێ خەریک بی و لەگەڵ حیزبە شیعەکان خەریک بی و ئەمەیە واقعەکە بەڕاستی جا لەبەرەوە ئێمە جاری وای تووشی هەڵە بووینەوە بەرلای هەڵات چوین باتفاقاتمان کردووە بەڵام ئەوەی کە ئیتفاقی لەگەڵ کردووی توانای نەبووە کە دیفاع لە ئیتفاقەکە خۆی بکە لەبەرەوە هەڵەمان توش بووە دەبێت چارەیەکی بۆ بدۆزینەوە حرەکەی کوردی زۆر مەسەلەی تۆمەت و ئەوانێک تێدا هەمیشە لە کەریمەکان تێنەگەیشتین تێزەکان بن ئەو بشەی داش عێراقی کاتی خۆی لەناو کۆمەڵێک لە ڕێکخرا و کوردیەکان دوور تا ئێستا یعنی ئێمە ئیشمان هەستە بڕۆینەوە لەگەڵ عێراقێککردین بابادل لە تۆمەتانە یعنی ئەزان چۆنە خۆی طبعاً بەتەئکید باشترین شتەوەیە کورد دەوڵەتی خۆی هەبێ بەڕاستی و ئیدارەی خۆی بکایە نەکرد لێرە بەڕێی من حەقی چوار دەوڵەت چمان هەیە لە سووریەش حەقمان هەیە لە تورکیاشەوە لە ئێرانیش بەڵام کۆمەلگای نێونەتەوەی ناهێڵێت دەوڵەتە گەورەکان دژی ئەوەن جوغرافیەکەی خۆت مەجای ئەوە نادا مەسەلەن توێ لە بڵێن لە کوردستانی باشوور دەوڵەتی دروستکەی پێش عێراق ئێران و تورکیا لە پشتەوە دژی لێ تێگەدەن یعنی ئەمە واقعەکە لەبەرەوە ئێمە من زۆر جارجاری وایە بۆ ئەمریکیمان دی و قسەمان لەگە کردوون وتمانە هەم کورد هەمووی لەگە ئێوەیە 50 ملیۆن بە شوعیەوە بە ئیسلامیەوە هیچ میلەتێکی وان نییە هەمووی بیەوێ لەگە ئەمریکا بێ بەڵام ئەمریکا ڕەفزی بکە بۆ ئێوە دەوڵەتی بۆ کورد دروست ناکەن کە دۆستانە جوابەکەی چییە؟ جوابەکەی هەڵێ ئەگەر ئێمە دەوڵەتێ دروستکەین بەسان بڵێن لە باشوور لە عێراق دەبێت بیپارێزین لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە ناتوانین چونکە بێ بەرەنگاری تورکیا بین ئێران بین سووریا بین عێراق و عەرەب هەمووی ئەمە جوابەکەیانە جا ئەو سیاسەتە کەیە گۆڕێ وای لێ تەبعاً کوردیشین بێ بەڕێی من بەرژەوەندی ئەمریکایە ئەو سیاسەتە بگۆڕێ و دۆستێکی هەبێ دەوڵەتێ دروستکا بەڵام تا ئێستا سیاسەتیان ئەوەی تیان نییە ئەو باڵدۆخی ئێستای هەموو بەغدا ئەگەر تەرازویەکدانی حەق و نەحەق یعنی بەغدا دەیەوێ غەدر لە هەرێمی کوردستان بکەیان ئێمە نەماتوانی ئەوەی ئێوان داوای دەکەن جێبەجێ بکەین بۆ چوونە من وتم طبعاً بەغدا لە بناغا بۆ چوونی زۆر جیاوازە لێ ئێمە ئەوە یەک لەسەر فێدرالی لەسەر دەستوور لەسەر هەموو شتێک و ئێمەش کەم و کوڕیمان هەیە ناتەواییمان هەیە جاری وای نەچوین بە پیر کێشەکانەوە جاری وای چوین بە هەڵە چوین لە لایەکی کەوە خەریک بووین لای بریار لایەکی تر بووە
جاری وا هەیە مەسەن چوین پاش چەند مانگێ نەچوین پاشەوە چوینەتەوە دەستگایەکی تایبەتیمان نییە لە هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ لەگەڵ بەغا چۆن دەستگات هەیە بۆ مافی مرۆڤ دەستگات هەیە بۆ شتی تر بۆ هەڵبژاردن دەبێت دەستگایش دەبێت بۆ گفتوگۆ دەبێت خەڵقت هەبێ ئۆفیسی هەبێ خەریکی ئەو گفتوگۆیە بێ تۆ ئێستاکە شخصێکی ئەتەوێت ڕیسێرچ بکەی مەسەلەن فەرموو وەرە بڕۆ بزانم لە چ دائیرە ئەچی لە 2003 ئێمە لەگەڵ ئەم حکوومەتە گفتوگۆمان 7 ساڵە فەرموو بڕۆ ئەوراقەکان لە چۆن بڕۆ فایلێکم بۆ بێ ناکەم حسابێ هیچ نەبووە ئەو وەفد چووە پاش 3 مانگ وەفدێکی تر چووە ئەم بچڕیە و ناتەواوی خۆشمانی تایە جاری وایە لێرە لە هەرێم شتێک کراوە ئەوانەی بەغاگان لێ نەبووە یا بەعکسەوە یا هەڵووی یەکگرتوو نەبووین حیزبێ چووە حیزبێ نەچووە ئێستاش ئەوە هەیە حیزبێ لەگەڵ بەغا خەریکە حیزبەکەی کە لە پاش ئەوە چێ ئەمانش کەم و کوڕی ئێمەیە لە بناغا بیر و بۆچوونەکانی بەغا شۆڤێنیەتیان لەگەڵ داواکانی ئێمە ناگونجێ بەڵام لە ڕەفتار و گفتوگۆوانە ئێمەش کەم و کوڕیمان زۆر بۆ چێ ئاراستە دەکری لە دوای ئەخۆ مخەیرانی دانای باری بخر ینی چاوەڕێی لە هەرێم دەکەی پێی ئەزموونی خۆ وەڵا ئەگەر یەکگرتوو من بڕێی من یعنی هەرێم یەک هەڵویستیان هەبێ تەمان حیزبەکان و لایەنەکان و ئەوانە هەڵویستێکی واقعی بە پێی واقعەکە تەماشا بکەن ئەتوانن وەزعی خۆیان پارێزن بۆچی چونکە عێراق کە ئێستا ئەو کێشان لەگەڵ تۆکە خۆیان زۆر لە ئێمە وەزعان خراپترە بڕۆ تەماشای عێراق بکە زۆر لە وەزعی هەرێم خراپترن و گەیشتوتەوە ئابووریان هەمووی داڕماوە تەمان لە ڕووی سیاسی وەزعان خراپە لە ڕووی سەربازیەوە حەشت دژی جێیشە دژی حەشە کێشیان زۆر ئەوانیش ئەگەر تۆ بتوانی خۆت لێرە یەکگرتووبی یەکەم بە یەکەوە دووەمین هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس بکەی بە یەک ئەو 20 ساڵە ئێمە هەر حیزبە هێزی خۆی هەیە هەر حیزبە جەماعەتی خۆی هەیە کە حیزبەکان تێگەچن شەڕەکەن لەگەڵ یەک ئەوە گەورەترین هەڵی ئێمەیە و پاشەوە ئەبێت سیستەمی دادوەری سەربەخۆ بێ لە ئێمە سەربەخۆ نییە حیزبیە طبعاً ئەو شتانە ئەگە بتوانین کۆمەلگایکی مەدەنیش بچەسبێن لە کوردستان سەربەستیەکان مافی ئافراد حقوقی ئینسان ئەم شتانەی کە ئەڵێن بچەسبێ یاسا حاکم بێ بەهێزە بین وەختە وەکو فاکتۆرێک ڕاستە بەشێکی لە عێراق بەڵام دەبی بە بەشێکی باش لە عێراق دڵنیام کۆمەلگای دەرەوەش کە ئێستا سیاستیان باش نییە بەرابەرمان قابلی ئەوەیە کە بتوانن باشتر بمنیانی هەموو وڵاتانی ژێردەستە بۆ ئەوی بگەن بە قۆناغی سەربەخۆی یعنی کەم ئەزمون ئەو دەرفەتەی هەرێمی کوردستانیان درای لە 91 پارێزراوی پێ بدەن بڕیاری بنمونە 688 عەقڵ و ئەزموونی خۆت تاقیکەوە یعنی دەبوو لەو مەساحەی کە پارێزراوی هەبوو چ شتێک بکات یعنی چیتر ئەزمون کا لە هەرێمی کوردستان ڕاستی بەنسبە کوردەوە دوو ئاست هەیە لە ئاستی هەر پارچەیەک کوردستان و ئاستی نەتەوەیش خەباتی نەتەوەی تەمان کورد نەتەوەیشی گەورەیە تقریباً 50 ملیۆنە لەو منتەقەیە و زۆر شوێنێکی استراتیژی هەیە و تاسیرێکی گەورەی هەیە لەسەر ئەرزەکەی بە پیتە پێترۆڵ و هەموو شتێکی تایە طبیعی ئەوە هینە بەڵام کێشەکەی ئەوەیە دەوڵەتەکانی ناوچە دژین و دەوڵەتەکانی گەورەش لەگەڵ دەوڵەتەکانی ناوچە هاوکارن ئەو کێشانەمان هەیە ئێمە بەڵام خۆمان دەبوو چی بکەین بەڕێی من دەبوو یەکگرتوو بین یەکەم حاڵی یەکەم کلی لە ئەوە لە هەر پارچەیەک وە لەسەر ئاستی نەتەوەیش من بیرمێتەوە ئێمە لە هەفتاکانەوە خەریک بووین بۆ کۆنگرەی نەتەوەیی یعنی هەوڵ بین چوارچەوەی دروستکەین حیزبەکان هەموو هیچ نەبێ هاوکاریان هەبێ دژی یەک نەبن شتێ بکەن لە دەرەوە مەسەن نوێنەرێکە بێ بچێ بە ناوی نەتەوەی کوردەوە ئیش بکە لۆبی بکە بەڵام نەمانتوانی و دائیمە کە کۆ ئەبووینەوە و هەوڵمانەدا کە ئاخر جار چەند ساڵێ لەمەوبەر لە هەولێریش هەوڵ درا و کۆبوونەوە کرا و
لیژنەیەکی 21 نەفەری دانرا و لوژانی نۆ لوژنەی لاوەکی دانران ئەوانە سانەی ئەوانە تابعی ئەو لیژنەیە نەیانتوانی هیچ بکەن. تەوان دائیمە کۆسپەکان بریتی بوون لە زوهاژەوە ئێمە چەند جار چوینە بەلچیکا بۆ ئەوە، چەند جار لە پاریس کۆبووینەوە، چەند جار لە وڵاتانی تر کۆبووینەتەوە لە دەرەوە بۆ ئەو باسە بەڕاستی، بەڵام نەتوانراوە بگاتە ئەنجام لەبەر دوو هۆکاری سەرەکی. هۆکاری یەکەم مەسەلەی سیاسەتی ئێران و تورکیا بووە، چوە ئەو دوو دەوڵەتە دەوڵەتی ئەساسن گەورەن و مشکیلەشیانەوەی لەگەڵ حیزبەکان پەیوەندیان هەیە بەڕاستی، یعنی مەسەن لەگەڵ پارتیەتی، لەگەڵ یەکێتیەتی، لەگەڵ دیموکراتەتی، لەگەڵ پەکەکایەتی، لەبەرەوە نەیان هێشتووە دائیمە دژی کۆنگرێنتەوەی بوون، بێگومان سیاسەتیان ئەوە بووە، هەو شتێک کۆبوونەوەی شتێکراوە لە پاشا تێکیان داوە، ینی بەهۆی حیزبەکانەوە خۆیان ئەوانە. ئەمە یەکەم. دومین حیزبە گەورەکانی کوردستانی کە پەکەکەیە، پارتیە، یەکێتیە، دیموکراتە لە ئێران، حیزبی تریش ینی بەتایبەتی ئەوانە ئەساسەن حیزبەکانی ڕۆژاوە یەک نەبوون، ڕێک نەبوون، نەیانتوانیەوە بە یەکەوە دانیشن ئیتیفاقی بکەن، هاوکاریە بکەن، زۆر جار کۆبوونەتەوە چەند جار، بەڵام نەیانتوانیوە بگەنە بەرنامەیەک، بگەنە نوێنەرایەتیە سەرکردایەتی هاوبەش دروستکەن. ئەو دوو فاکتۆرە بە تایبەتی فاکتۆری ئێران و تورکیا لەلایە، سووریەش هاوکاریان بووە، و فاکتۆری ناکۆچی حیزبەکان کە جاری وای شەڕیش کراوە، نەیهێشتووە ئەو کۆنگرێنت و چوارچێوە نەتەوەیە دروست بێ بە حەقیقەت. و جاری تریش ینی بێژگە لەوە شتێکە بووە کە ئەوەی ئاڵۆزتر کردووە بیرمێتەوە، ئێمە شۆڕشی چەکداریمان هەبوو لەگەڵ ڕژێمی سەدام، محتاجی ئێران و تورکیا بووین. پەکەکە لە 85ەوە شەڕی چەکداری هەبوو لەگەڵ تورکیا، جارجار لەگە عێراق عەلاقەیە بژار لەگە ئێران عەلاقەیە بۆ ئەوانە. عینی وەقت کوردی ئێران چەکداریان لەگەڵ نظامی خومینی هەبووە، جارجار لەگە عێراق پەیوەندیانە، ئەم پەیوەندیانە ئەویش مانیع بووە، چونکە تۆ لەگەڵ دەوڵەتەکان پەیوەندیت هەبێ، دەوڵەتەکە دژی چوارچێوی نەتەوەیە ناتوانانی بیکەی، نیان هێشتووە. لەبەرەوە تەجروبەی ئێمە لەوا تەجروبەیەکی سەرکەوتوو نەبووە، کەوتووە، لەبەرەوە هەڵەمان زۆر کێشە زۆر بووە، ینی نەمانتوانیەوەی پێویستە جێبەجێ بکەین. ئێستا پەیوەندی ئەو ئەزموونی هەرێمی کوردستان ناوێکتری تەندروستەیان بە شکلێکی چۆن نەبوو یان لە پەرلەمانەوە؟ بەڵام هەیە، بەڵام زۆر وەکو پێویستە نییە، کەم و کوڕی تایە. تەمان مەسەن ئەبینی جاری وایە حیزبەکان دانیشن کۆبوونەوە، دوو حیزبی سەرەکی، یەکێتی و پارتین، گۆڕانیشیان ئێستا لەگەڵا لەسەرەوە لە کۆبوونەوەکان نەوعی قساکەن بەیان دەرەچێ و وینی یەکترەکەن مجامەلە، بەڵام لە بنەوە هەر حیزبە ئەجندەیش خۆی هەیە، باسی ناکە بۆ ئەوانی کە لەبەرەوە سیرەکەی کۆبنەوە بەیان دەرەکەن، بەڵام لە تەطبیقە وەکو پێویستە جێبەجێ ناکرێت، چونکە من ئەجندەیەکم هەیە، پەیوەندیم لەگەڵ جهەتێ بە تۆ ناڵێم، تۆ بە من ناڵێ، لە بنەوە هینی تر هەیە. لەبەرەوە بەڕێی من هێشتا ئەو ئاستەی کە پێویستە هەبێ و یەکگرتوو بن و بە یەکەوە بن و لەگەڵ کۆبوونەوە زۆر ڕاشکاو بن لەگەڵ یەکتر، چیت هەیە تۆ بیڵێ ناکۆبوونەوە نەک لە دەرەوە، ئەوە سەرکەوتووترە بێ. یعنی مەسەن بێم لە کۆبوونەوە تۆ هەرچی دووم بڵێم باشە مجامەلە بکەم، لە دەرەوە بچم ڕەخنە لێ بگە، ئەو شتە هەیە. ئێستا بەڕێی من دەبێ ئەوە کۆتایی پێبێت. کاتۆسەرەکە دو قسەیەکت هەبێ بۆ ئێمە و بۆ ئەومان لەسەر بەرنامەکان لەسەر؟ وەڵا دوا قسەم ئەوەیە کەوە حسابی نەتەوەی کورد بکەین، حسابی میلەتی کورد بکەین، گەلی کوردستان، گەلی باشوور، هەمووی باکوور، ڕۆژهەڵات، ڕۆژاوا، ئومێدی یەکگرتن هەوڵ بدەین بۆ یەکگرتنی ڕێزەکانمان، یەک هەڵویستیمان و دیفاع لە وەزعی خۆمان. ئەو هەموو شەهیدە لە کوردستان ڕۆیوە
دیفاع لەوانە طبعاً حسابی ئەوە بکەین بۆی بگەین ئامانجەکانمان ئەوەنی پێمان بکرێ ومێدەوارم کەوا کۆڕۆنەشمان لە کۆڵ بێتەوە ئەمەش بۆ بەڵایە لەسەرمان کۆڕۆنا وێدەوارم هەموو عالم لە کۆڕۆن ڕزگاری بێ بە زووی و پابندیش بین یانی و ئێستا من و تۆ هیچمان ماسکمەوە قسەیە بەڵام لە وەزعی ترا ماسکوشە دەبێ بەکاربێنی تەندروستی پابند بین بە ڕێنمای تەندروستی و شتەکان ومێدم لایەنەکانیش یەکگرتوو بن سەرکەوتوو بن بیر لە شەڕی یەکتر نەکەنەوە خەتی سوورە هەرەوێ خەتی سوور بێ نەگۆڕێ و لە ناو خۆشیانە هەوڵی یەگەڵویستی بدەن پێوەرەکەیان بەرژەوەندی کورد و کوردستان بێ ئەگەر ئەو پێوەرە بکەن یەکگرتوو ئەبن پێوەرەکە ئەوە بێ نەک حیزبی ومێدی سەرکەوتنیا بۆ لەگەڵ هیوای تەمەندرێژی و تەندروستێشی باش بۆ جەنابەت بە هیواین ئەو دەوڵەتە کوردیش ببینی سوپاس بۆ بینەرانی وێب تیڤی ستاندەر سوپاس بۆ دەرفەتە دووبارە.